عشان لەسەر کاریگەریەکانی ئاگربەست لەسەر ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست من میوانێکم لەگەڵا حکمت شەحرور شرۆڤەکاری سیاسی کە لە بەیروتی لوبنانەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڕێز شەحرور، وەک بینیمان ئاگربەست لە نێوان ئیسرائیل و حیزب الله چووە بواری جێبەجێکردنەوە. ئەم ئاگربەستە کاریگەری لەسەر بارودۆخی ئەمنی و ئاسایشی ناوچەکە بە تایبەتی لوبنان چیە بێت؟ بسم الله الرحمن الرحيم. بعد التحية لكم. دوای سڵاو و ڕێز بۆ ئێوە و بینەرانتان. ڕوون بوو کە ئەو ئاماژانە بەدەرکەوت بوون لەسەر ئاگربەستەکە دوای ئەوەی ڕاگررتنی دژمنکاریەکان لە ئاستێکی گشتی نێودەوڵەتیدا هەوڵ زۆر هەبوون، هیوای بەخشیوە بە دانوستانی زیاتر لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمەش بەو شێوە دەردەکەوێت کە ئیسرائیل ئامانجەکانی نەپێکاون کە ڕاگەاندبووە، بۆیە بەو شێوەیە ئەمە هێزی بە لوبنان بەخشی، هێزی پێبەخشی لە ئاستێکی گشتیشدا وچێکی باش بوو. ئەو ڕێکەوتنەشکە هەیە کە حکوومەتی لوبنانن بە هەموو لایەنەکانی دەوە حکوومەتی سەرۆکوەزیران و سەرۆکی پەرلەمان کە پێی گەیشتوون بۆ ئاگربەست و ئەمە پێشادەچی باش بوو و بڕیاری نەتەوەیەگرتوەکانیش کە لە ئەنجومەنی ئاسایشەوە دەرکراوە. ئەمە دەرخەری ئەوەیە کە ئاماژەی ئەرێنی بن بۆ بەرگری مقاومەی لوبنانی کە سەرکەوتوو بنەوە بەو شێوەیە. هەمان کات ئەوەشی نیشان داوە کە ئیسرائیل لە نێو هاوڵاتیانی خۆی بەشکست خواردوو تێبینی دەکرێت و لیژنە پێکهێنراون. ئێستا بەهۆی ئەو خراپەکاریانە دەبینی شکستی بە دووچار بووە. زۆر باش. پێت وایە تا چەند لایەنە ناکۆکەکان لە سوپای ئیسرائیل و حیزب الله پێگیری بەم ئاگربەستەوە ئەکەن و جارێکیکە شەڕ و پێکدادان ڕووناداتەوە لە نێوانیان؟ هاو شێوەی هەموو جار پێمان وایە هەمان بڕیارە کێشەکان بەردەوام دەبنەوە. لوبنانی 100% ڕەنگە پابەند بێت، بەڵام ئیسرائیل لە سادەستپێکاندا بەپێ ئەو ئامارانەی کە هەن زۆرترین سەرپێچی کردووە، مەشوای کردووە کە مقاومە بەردەوام بێت بۆ ئەوەی بەرگری لە لوبنان و لە خۆی بکات. ئێستاش پێم وایە سەرڕای ئەوەی ئیسرائیل سەرڕێوی کردووە، دەستدرێژی کردووەوە چەکچی بەکارهێناوە لە بەرامبەر هاوڵاتیان ڕەنگەنەی پێکابن، بەڵام ئەمە لە هەمان کات کرد ئامانجێکی تیرۆریستیە، ڕێگریکردنە لە گەڕانەوەیان بۆ ماڵەکانیان. لوبنان بە هەموو شێوەیەک پابەند دەبێت و ئەو لیژنە هاوبەشەشی کە هەیە دەستیان کردووە بە خۆکاراکردن و کاری ئاسایی خۆیان. ئێستا 6 ڕۆژ لەبەردەستە بۆ ئەوەی ئیسرائیل بچێتە خوار ئەو هێڵێکە بۆ دیاریکراوە لە سنووری نێونەتەوەیی. پێم وایە ئەگەر ئەو کار ئەنجام بدات پێمان وایە کە ئەمە دەستکەوتێکی مەزن دەبێت، نەک تەنیا بۆ لوبنان بۆ ئیسرائیلیش بەڵکو بۆ تەواوی سەقامگیری ناوچەکە بە شێوەیەکی بەرچاو. ئەمە ئاماژەیەکە کە ڕێکەوتنەکە دەستپێک بێت بۆ تاوتوێکردنی ئاگربەست لە فەڵەستین، لە غەزا، کەمکردەوەی گرژەکان لە ناوچەکەش. واتە ئەمەش کە مقاومە چەندین جار جەختی لێ کردوتەوە کە پابەندە پێی، ئەمە لە چوارچێوەی چەتری حکوومەتی لوبنانی پێوە پابەندە بن. زۆر باشە. بینیمان لە ئەنجامی ئەو پێکدادان و ناکۆکیانەی لەو ناوچەیەدا هەبوون و لە ئەنجامی ئەو بۆردومانە زۆرەی کە ئیسرائیلی کردە سەر لوبنان، ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی لوبنان ئاوارە بوون و دەربەدەر بوون، ڕویان لە ناوچەکانی دیکە و وڵاتانی دیکەش تەنانەت کرد لە دەوروبەری لوبنان. پێت وایە ئەم ئاگربەستە چەندە گرنتیە بۆ گەڕانەوەی ئەو ئاوارانەی یان ئەو خەڵکەی دەربەدەر بووە لە شوێن و شوێنی نیشتەجێبوونی؟ هەموو ئاژانسەکانی هەواڵ نێودەوڵەتەکان، ناوەندەکانی تەلەڤیزیۆن ئاماژە بۆ دەکەن کە سەدان هەزاران ئۆتۆمبیل ئاڵان هەڵگرتووە، ئاهەنگ دەجێڕێن، دەگەڕێنەوە باشوور. ماوەیەک بەر لە ئێستا ماوەیەکی کەم خەڵکانێکی زۆر
خواست و خۆشەویستی خۆشیان دەربڕیوە دەستان کردووە بە گەڕانەوە ئەوان تەنانەت دەچن ئەو گوند و دێنشینانەشی کە نزیکن لە سوپای ئیسرائیل ئەمە ئەو خۆشەویستە نیشتیمانیە ئەو خواستە سیفەت و خەسڵەتی لوبنانیەکانە وەکو چۆن لە 2006 بینیمان ئەو کاتیش جەختیان لەوە کردووە کە پابندن و پێداگرن لە ئەو وابەستەی بۆ خاچی خوان هەیە سەرڕای ئەو دوژمنکاریەی کە هەیە بۆ بە ئامانزکردنی هاوڵاتیان و وێرانکردنی گوندەکان بەبێەوەی کەسێکی لێبێت نەبەرگری بکەن نە کەسێکی لێبێت بجەنجێت هەموو شتێکیان وێران کردووە مزگەوتەکان کڵێساکان و لە چوارچێوەشدا بەتایبەت لە باشوور و لە ناوچەی بەعلەبەک و دەوروبەری تێبینی کراوە تا دەگاتە بەیروتیش ئەو تاوانکارانی ئیسرائیل بەردەوام بۆ بەڵام وێڕای ئەوەش نیوەی دیکەی بەرگری ئەوەیە کە لوبنان بێگرتووی بمێنێتەوە و خاکەکەی پارێزراو بێت. زۆر باش دوێنێ لە هەواڵەکان و لە هەندێک وێنەش بینیمان کە سوپای لوبنان ئەگەڕێتەوە هەندێک ناوچە کە هاوسنورە لەگەڵ ئیسرائیل. هاوکات نەتەوەی گرتوەکانیش ڕایگەیاندووە کە هێزی ئاشتی پارێز ناسراو بە یونیفیل لەو نێوەندا ئابێ بۆ ئەوەی چاودێری ئاگربەستەکە بکات. ئەمەیان تا چەنە بێتە هۆکارێک بۆ ئەوەی پێکدادانی زیاتر لە نێوان حیزب الله و ئیسرائیلەکان ڕوونەدات. منذ أكثر من 50 عام 50 ساڵ زیاترە ئێمە نیشتیمان دەڵێت با سوپای لوبنان بگەڕێتەوە بەڵام سوپای لوبنان لەلایەن وڵاتانی وەکو ئەمریکا و هاوپەیمانەکانی گەمارۆ درا و چەکداری ناکەن هەندێک هاریکاری سەرەتایی پێدەدەن لە ڕووی سەربازیەوە دوێنێ بەوردی هەندێک لە ئامراز و هەزاران سەرباز چوونە ئەو هێڵ لە سنووریەی باشوور تەنانەت دێهات و گوندەکانی سەرسنوور کەم ماوەیەک بوو سوپای لێ نەبووە بۆ ئەوەی لەو 6 ڕۆژە سوپا چەکدار بکرێ و گرنگە لێ بمێنەوە ئەگەر کەم کورتەچیان هەبێت پێویستە بووان دابین بکرێت هەرچێک بخوازن بۆ ئەوەی بتوانرێت باو ئاهەنگی ئەو پرسە چارەسەر بکرێت لەگەڵ حکوومەتی لوبنان و سوپای لوبنان تێدەگات لەگەڵ ئاژانسی ئاشتی پارێز و ئەو ڕێکخراوە لە ئاستی سیاسی و سەربازی. زۆر باش بەڕێز حکمەت شەحرور شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە بەیروتەوە لەگەڵ مابووی لە لوبنانەوە سپاس بۆ بەڕێست.